ئەو لیژنەی لە کۆبوونەوەکەی بارزانی و لایەنە سیاسیەکان پێکێنرا هێشتا دەستیان بە جوموجوڵەکانیان نەکردووە، بەڵام بڕیارە هەفتەی داهاتوو سەردانی گۆڕان و کۆمەڵ بکەن و لەگەڵیان کۆ ببنەوە. لەم هەفتە ئەو لیژنەیە کە پێکێنراوە و کۆمیتەیە کە پێکێنراوە سەردانی لایەنەکانەکەن لە پێشە پێویستە خۆیان کۆ ببنەوە. باشە تا ئێستا کۆ نەبوونەتەوە؟ کۆ نەبوونەتەوە هێشتا بەس ڕەنگە لە شەمەوە کۆ ببنەوە. بزوتنەوەی گۆڕان کە یەکێک بوو لەو لایەنە سەرەکیانەی بەشداری کۆبوونەوەکەی نەکرد دەڵێت کۆبوونەوەیان بەلاوە گرنگ نییە و تا ئێستاش لەسەر ئەوە سوورن کە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان دەبێت بگەڕێنەوە و هێشتا بڕیاری ئەوەشیان نەداوە لەگەڵ شاندەکەدا کۆ ببنەوە یان نا. ئەوەی پەیوەندە بەوەی ئەو وەفدە هاتوون بۆ لامانیان دێن ئێمە تا ئێستا بە فەرمی ئاگادار نەکراوینەتەوە هەر کاتێک ئەو وەفدە ئاگاداریان کردین و کە دێن بۆ لای ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان ئەو کاتە هەڵوەستی خۆمان ڕادەگەێنین. زۆر بە وردی تاوتوی هەموو ئەو قسە و گفتوگویانەمان کردووە کە لەناو کۆبوونەوەکەی سەری ڕەشکراوە لەگەڵ ئەو پێشنیار و ڕاستپاردانەی بە فەرمی ڕاگەیانراوە و بەنسبەت ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان بەلای ئێمە ئەوەنە گرنگ نییە ئایا ئێمە بەشداری لە کۆبوونەوە دەکەین یا ناکەین یا لە پێکاتی وەفتێک ئەبینیان نا بەقەدەر ئەوەی کە بەلای ئێمە ئەوە گرنگە کە چڕێ و شوێنێک بگیرێتە بەر بۆ ئەوەی لەم قەیرانە دارایی کە تو بەرۆشی هەرێمی کوردستانی گرتووە دەرباز بین. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە پێشتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم هاو هەڵوێز بوون و پرۆژەشیان هەبوو تاکە هێز بوو کە گۆڕانی تەنیا نەکرد و ئەویش بڕیاریدا بەشداری کۆبوونەوەکەی بارزانی و لایەنە سیاسەکان نەکات، بەڵام ئێستا چاوەڕوانی ئەو شاندەیە کە پێکهێنراوە و دەیەوێت قسەی دڵی کۆمەڵ بە شاندەکەش بڵێت. کاتی سەردانی کردنیش ئێمە سەردانی هەر هەم ئەم کۆمیتەی کە دروست بووەوە ئەوانەیمە چاوەڕوانەکەین و قسەی خۆمان لە کۆبوونەوەکان لەگەڵ ئەوانەکەین و ئەو کاتیش بڕیارە دەینیانی لەسەر بەشدار بوون و بەشدار نەبوونمان بوودا. بەشداریکردن و نەکردنی ئێمە وەک بنەما ئێمە هەرگیز کۆبوونەوە ڕەت ناکەینەوە باوەڕمان وایە گفتوگۆ تەنها ڕێگەی چارەسەرە، بەڵام ئێمە سەیری کۆبوونەوەکان و سەیری دەرەنجامەکان یەکەین. ئەو کاتی ئێمە پێمان وابێ کۆبوونەوەیەک ئەتوانێت لە ئاستی خواستی جەماوەەر بێ و بە ئاراستی بەژۆندەکانی خەڵک هەنگاو بنێ بەشدارە بین و هەر کاتێک کۆبوونەوەیەک بزانین یعنی لە ئاستی خواستی خەڵکو و بە ئاراستەی تحقیقی بەژۆندەکانی میلەت نییە هەنگاو ئەنەی لەوەی کە بۆ یانی ئێمە لای ئێمە ینی مەبدەئی بەشدار بوون و بەشدار نەبوون لەسەر ئەوەیە. بارزانی کە لە 19 ئابۆ بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە لە کۆبوونەوەکەی لەگەڵ لایەنەکاندا بە هاوبەشی ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان بۆ ئاساییبوونەوەی دۆخی سیاسی هەرێم دەبێت پارلەمان و حکومەت کارا بکرێنەوە و ئەو لیژنەیەشی پێکاتووە پێویستە لە ماوەی هەفتەیەکدا کارەکانی تەواو بکات و ئەنجامەکەشی بخاتە بەردەم کۆبوونەوەی داهاتووی بارزانی و لایەنە سیاسیەکان. ماوەکەش 2 ڕۆژی لێ ڕۆشتووە و هێشتا لیژنەکە سەردانی گۆڕان و کۆمەڵی نەکردووە تا بۆ کۆبوونەوەی دووەمی بارزانی و لایەنەکان بانگێشتیان بکەن. کۆبوونەوەکەی بارزانی لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکان کۆتایی بە هەموو هەوڵ و پێشنیازەکانی ڕابردوو هێنا. ئێستا لیژنەیەک پێکاتووە کە دەیانەوێت هەموو لایەنە سیاسیەکان دەستیان بەو قەڵەمەوە بێت و پەڕێکی نوێ هەڵبنەوە، بەڵامەتە گۆڕان و کۆمەڵ ڕازی نەبن ناتوانن لە پەڕە نوێیەکەدا باس لە ئاساییبوونەوەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بکەن. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.